لە ساعتی 2 میوانەی پێشوە باسی ئەومان کرد کە ڕۆح کاتێ دێتە ناو ئینسانەوە کۆمەڵێ هێزی تایبەتی تیا دووز دەکاوە تایبەتمەندیەکی جیاواز لە زیندەوەرەکانی تر بە ئینسان دەبەخشێ و ئەمە دەبێتە تایبەتمەندی مرۆڤ یانی ئەوەی کە ناسر پێی دەڵێ خەواسی ئینسانی ئینسانەکان و هەندێک باسی ئەو هێزانەمان کرد مەوزوعی بڵێن بینایی بەسەر و قەلب و فواد و گەیشتینە سەر مەوزوعی بیستن کاویش هێزێکە لە هێزە ڕوحیەکان و تایبەتە بە ئینسان وەکو چۆن بینینیش ئەویش بەسەریانی تایبەتە بە ئینسان ڕەبتی بە حەیوانەوە نییە بەهۆی ئەوە کە ڕوح لە ناو ئینسانە هەیە لە ناو حەیوانە نییە قودرەتە لە ناو ئینسانە کەوتووەتە کار و هەندێک ڕوونکردنەوەماندا لەسەرەوە ئێستا من هەوڵ دەدەم بە شێوازێکی تر شتەکان داڕێژمەوە و باسییان بکەمەوە بە حکومیەوەیە و قەزا و قەدەرەوەی کە و مڵێن محازەرانەکە محازەرە نییە لە ڕاستە جوابی کۆمەڵە پرسیارە لە قسەکان هەندێ بابەت پێش و پاش کەوتون من هەوڵم داوە ئەوانەی ڕێکخەمەوە و هەندێ بە شێوازێکی تر تەسنیفێکی تر بکەم بۆ بابەتەکانەوەی کە ناسر باسی دەکا بۆەوەی ئەو شتانە ڕۆشنتر ببنەوە لەوەی کە ناسر ڕۆشنی کردوێتەوە ئێمە بەل لەوەی باسی ئەو هێزە ڕوحیانە بکەین کە لە ئینسانە هەیە طبعاً ئەو لە دواترا باسی هێزێکی تر لە هێزەکان دەکاکەوە مشتەرەکە لە بینی حیوان و ئینساناویش مەوزوعی هەوا هەیە وەکو خۆی دەڵێ ینی ئارەزوو یعنی هەوەس ئەو دەڵێ بەس کوردەکە ینی هەوەس ئەمە طبعاً دواتر جەدەلەکە بڵێن دیالکتیکەکە دەکەوێتە بینی ئەم هێزەی نەفس لەگەڵ هێزەکانی ڕۆحە ینی ئەم هێزەی نەفس کە هەوەسە ئینسان دەکا بە حیوان نایکا بە ئینسان ینی قۆناغێکی تر بەرزی دەکاتەوە لە مەوجودات لە ڕووەکەوە بەرەو حیوان دەڕوا بەرەو ئەو بەرەو زیندەوەر دەڕوات و بەرەو هەستەوەر دەڕوا دەبێتە خاوەنی هەست نەفس هێزێکی هەیە ئەم هێزە حکمی زیندەوەرەکان دەکا و حکمی مرۆڤیش دەکا مرۆڤ لەم حاڵەتاکە لەژێر حکمی ئەم نەفسایە ئەم نەفسایە ینی ئەو هەوەسایە کە لەناو ئەم نەفسا هەیە ئەوە حیوانەکە لە حیوانەکان ینی هیچ تاکو نەگەیشتوەتە پلەی ئەوەی کە ببێتە ئینسان چونکە بە مداخەلەکردنی ڕوح ئەم حیوانە تەحول دەکا بۆ ئینسان تەوەن لە مناڵە تا قۆناغێکم هێزانە پێ ناگەن و کامل نابن ئەو هێزە ڕوحیانە هەتاوەکو ینی لەو قۆناغی مناڵی ئینسان قۆناغێکی حیوانیە جا بۆەوەی بە جوانتر شتەکە بێتە پێشاومانە و ئەوەی کە لەناو عالەمی ئینسانیا دەگوزارێ من شتەکانم دابەش کردو بەسەر سێ بابەتی جیاوازە سێ دەستگای جیاواز کە ئینسان پێیان محکومە تاوان یەکێکیان دەستگای هەستکردنە ینی ئەوەی کە حیوانات جگە لە ڕوەک ئەوەی کە نەفسی هەیە و حەواسی هەیە و ئیرادەی جوڵانی هەیە ینی خۆ جوڵێنە لە شوێنەکەەوە دەتوانێت بچێ بۆ شوێنێکی تر وتمان ڕوەک پێشتر وتمان ڕوەک پەیوەستە بە عەرزەکەەوە ناتوانێت بجوڵێ بەس ئەم حیوانات دەجوڵێت عیلەتی ئەم جوڵەیە چییە لە ڕێگەی ئەوەی کە ئەم جوڵەیە چییە شتانێکی تریش دەزانین ئایا ڕوەک حەواسی هەیە یانە ینی هەستەوەرەکانی هەنیانە ئایا ڕوەک بۆن دەکات تام دەکات ئەمانەی هەیە یانە هەر لە ڕێگەی بنەمای جوڵەکەوە نەجوڵانی ڕۆک و جوڵانی ئاژەڵەکان و زیندەوەرەکان لەمەوە دەتوانین بگەینە ئەوەی کە بۆچی ڕوەک هەستەوەری نییە ینی ڕوەک بە معنایەکی تر خاوەنی نەفس نییە ئەوانەی کە زیندەوەرانەی کە نەفس بەشێکە لە پێگاتێ بوونیان ئەوانە دەبنە حیوانات ینی دەبنە حیوانات بۆ هەموو زیندەوەرەکان بەکاردێنرێت ینی زیندەوەر تاوان ڕوەکیش زیندوێتی تایە بەڵام ڕوەک
هینیتیانە نەفسیتیانە حواسیتیانە کەواتە ئێمە دەتوانین بڵین ڕووەکەکان لە ناو زیندەوەرەکانە ڕووەکەکانمان هەن کە تەنها زیندوێتیانتیایە بۆهۆی زیندوێتیەوە بوونەتە خاوەنی کۆمەڵی خاصیت کە لە ناو ئەو بوونەوەرانەی نازیندون وەکو بەرد و فلان و فیسار ئەم خاصیتانە نییە بەڵام لا زیندەوەرەکانی تراجگە لە ڕووەک نەفس دێتە ناوە کە نەفساتە ناوە کۆمەڵی قودراتی تر پیا دەبن لەم بوونەوەرا جای دەکەنەوە لە ڕووەک و پۆلێکی تری بۆ دروست دەکەن کە پۆلی دەتوانین پێ بڵێن ئاژەڵەکان بەڵام ئاژەڵ هەرچەندە ئاژەڵ ئێمە زیاتر بۆ چوارپێکان بەکاری دێنین بۆ باڵندە ناومان ناون باڵندە بەس ئەمە بە ناوی بنین ئاژەڵ لە کوردیا وازام ناوێکی مناسب نییە بەوەی هەمووانە بگرێتەوە دەشکرێ ناویان بنین هەستدارەکان ئەوانەی کە خاوەنی هەستن هەستدارەکان جۆرەکن لە زیندەوەر و بەو خاصیەتە جیا دەکرێنەوە کە خاوەنی هەستەکانن وتمان ڕوەک خاوەنی هەست نییە یا دەکرێت فەرەزەن بە بوونەوەرە ئەو بوونەوەرانەی جێگۆڕکێ دەکەن بەڵام ئەوانەی کە جێگۆڕکێ ناکەن یەکێک لەمانە دەتوانین دیاریکەین بۆەوەی پۆلێنیکەین بەداخەوە مێشتا کوانی پۆلێنێکی دقیق نەکراوە هەست دەکەم تا ئێستا شەر نەکراوە لە فەلسەفەشان نەکراوە لە زانستیشە لە ڕاستە لە زیندەوەرزانیشان نەکراوە ینی ئەمە هەست دەکەم پێویستی بە پۆلێنێکی ورترە تاوەکو بە تەواتی ئەمانە ڕۆشن ببنەوە بەرحاڵ کاتێ نەفس دێتە ناو زیندەوەرەوە کۆمەڵە خاصیەتی تر وەردەگرێ هەستەکان لای پێیا دەبن کە لە لای ڕوەک نییە جگەلەوە توانای ئەوەی هەیە جوڵەی نەقلە بکە ینی شوێن گۆڕکێ بکە لە شوێنێکەوە بڕوا بۆ شوێنێکی تر بەڵام ئەمە درەختەکان و ڕۆکەکان ئەم توانایان نییە توانای خۆجوڵاندن لە شوێنە بەڵام جۆرێکی تر لە جوڵە هەیە کە عیبارەتە لە جوڵەی ئستیحالەی پێ دەڵێنەوە گەشەکردن ئەویان هەیە بەڵام جوڵە لە شوێنانیانە جوڵەی گواستنەوەی پێ دەڵێن نەقلە ئەمە تاوان تەسنیفاتی ڕستۆیە جوڵەی نەقلە و جوڵەی ئستیحالە لە کتێبی فیزیکاکەیە بە ناوی ئەوەی مەقالێکی لەسەر جوڵە ئەم جۆرەکانی جوڵە بازەکە ئێستا نەفسمان هەیە دەچێتە ناو زیندەوەرەوە زیندوێتی تایە وەکو ڕووەک بەڵام حەواسی خەمسەی پێنج هەستەوەرەکانی لەلا دروست دەکات و ئەم پێنج هەستەوەرە وەزیفەیەکیان هەیە کە ڕەبتە بەم حیوانەوە وەزیفەی ئەم پێنج هەستەوەرە چێت طبعاً کاتێ نەفس دێتە ئاراوە لە نەفسە کە نەفس دێتە ناو زیندەوەرەوە کۆمەڵە وەزیفە هەیە دەگۆڕن کۆمەڵە ئیشەیە ینی بەهۆی ئەم توانایانەوە ئەم زیندەوەرە ئەم ئیشانە دەکات ئیمکانیەتی ئەو ئیشانەی تایە بۆی پرۆسەی تاوان دروستکردنەکەەوە کە باسمان کرد حیوانەوەی کە نەفسی هەیە نەگەنسان ئەوەی ئارەزووی هەیە هەوەسی هەیە بە پێی مەبدەیە ئیش دەکات کە مەبدەی چێژە مەبدەی چێژ و ئازار یانی چی؟ یانی هەر شتێک بەر هەر شتێک کەوت ئازاریدا لێ دوور دەکەوێتەوە بەر هەر شتێک کەوت چێژی پێبەخشی لێ نزیک دەکەوێتەوە بابزانی لەناو ئەم حیواناتانە زانین بە شتەکان چییە؟ و ئەو زانینەت گویان لێ دەکات کە چی بکەن و چی نەکەن طبعاً لێرە لەناو حیوانیشە جۆرێک لە زانین هەیە و لە حەسەب ئەو زانینە جۆرە لە کردن و نەکردنیش هەیە یعنی هەم ئەحکام هەیە هەم معرفە هەیە طبعاً لە ئینسانیشا دواتر باسیەوە دەکرێت باسیەوە دەکەین کە ناسر دووشت جیا دەکاتەوە مۆزۆی گیان بینی کە ڕەبتی بە زانینەوە هەیە معرفە و زانینی ئێمە بۆ گردون و بۆ جیهان مەوزۆی ئەحکام کە ڕەبتی بە بیستنەوە هەیە لای ئەو لە ڕێگەی ئەو هێزی بیستنەوە ئەم ئەحکام وەردەگری ئەوەی کە چی بکەم و چی نەکەم ئەوەمان پێشتر ڕۆشن کردەوە کە من شتێک خواردنێک لە بەردەم مایە دەبێت بیخۆم یا نابێت بیخۆم ئەم دەبێت و نابێتانە جیاوازە لەوەی کە دەڵێیت دەتوانم بیخۆم یا ناتوانم بیخۆم دەتوانی بیخۆی چونکە توانای خواردنی و خواردنە دەیە بەڵام دەبێت بیخۆم یا نابێت بیخۆم ئەمە شتێکی ترە ئەمەیان ئەحکامە بزانین هەڵسوکەوتی حیوان زیندەوەر ئەوەی کە تەنها دارای نەفسە چی تەحدیدی دەکات زانینێک تەحدیدی دەکات کە بە دەوروبەرەکەی هەیەی و بەپێی ئەو زانینە
شتێک هەیە دەیکا کە کەوتە بەرامبەر شتێ یا ئەو شتە دەکا یا نایکە کردن و نەکردنەکەش یا دوورکەوتنەوەیە لی بۆی بەری نەکەوێ یا ئەوەیە بەری بکەوێ و ئیسفادەی لەکە ئەمە لە ڕێگە چیەوە دەبێ زانینەکە لە ڕێگەی پێنج هەستەکانەوە ئەو پێنج هەستەی کە ئێمە شەمانە تەبەن ئەمە هەستکردنە تەنها زانینەکە چەنە فەرزەن ئینسانیش تەوان پێنج هەستەکەی هەیە کاتێ من دەست لە شتێکی گەرم دەدەم ئازارم پێدەگا دوور دەکەومەوە لی ئەمە حاسەیەکە لە حاسەکان هەستەوەرێکە لە هەستەوەرەکان ئەم مینەم پێدەدا کە ئەوە گەرمە مادام گەرمە ئازارت پێدەگەێنە مادام ئازارت پێدەگەێنە کەواتە لێ دوورکەوەرەوە لە تامەکانە تامێک دەکەی تاڵە ئەو ئازارت پێدەگەێنێت تۆ ئەو شتە ناخۆی کە تاڵە لی هەڵدەیت بەڵام شتێک کە تامی خۆشە بەنسبەت تۆ ئەوە چی دەکەی ئەوە بەری دەکەویت بۆەوەی هەست بۆ خۆشیە بکەی یعنی ئەوە ئیش بە تۆ دەکا پێت دەڵێ ئەوە بخۆ یامەی خۆ چییە چێژ و ئازارە تەبەنەمە لە حیوانات بەم مەبدا ئیش دەکا بە مەبدەی هەوەس یعنی شتێک چێژی پێگەیاند خۆشی پێگەیاند دەیکا شتێک عەزیەتی پێگەیاند لێی دوور دەکەوێتەوە نایکات لە بۆنە ئەر عینی شت بۆنێکی خۆشەیە بۆنێکی ناخۆشەیە بۆنە خۆشەکە ئێمە خۆمانی لێ دوور دەخێنەوە بۆنە نەخۆشەکە خۆمانی لێ دوور دەخێنەوە بۆ نەخۆشەکەش دەکەین بامان شێوە بۆ بینینیش بۆ بیستنیش ئەو لە ڕێگەی ئەمەستانەوە ئێمە ئەمەستانە تەناچیمان پێدەدەن ئەمەستانە تەنها دەبنە ئاماژەیەک ینی زانینێکی نین ئەمەستانە دەبنە ئاماژەیەک لەسەر خۆشی لەسەر چێژ یا ئازار فەرزەن حیوانێکە بەر شتێک دەکەوێت ئەگەر چێژی پێگەیاند ئەوە ئەو شتە ڕەپت دەبێت بە چێژەکەەوە کە ڕەپت بوو بە چێژەکەەوە کە بینی ئەوە نزیکی دەکەوێتەوە بەری دەکەوێت ئەگەر ڕەپتیش بوو بە ئازارەکەەوە ئەو چی دەبێت لێ دوو دەکەوێتەوە کەواتە بنەمای هەڵسوو کەوتی حیوانات لەسەر ئەم ئارەزوەیە کە لە شوێنێکەوە ئازارە لە شوێنەکەەوە چێژە ئەوەی چێژی پێدا بەرەو ڕووی دەڕوا ئەوەی ئازاری پێگەیاند لێ هەڵدێ ئەمە تەمان لە ناو مرۆڤیشە هەیە دواتر ئەوەی کە دەکەوێتە ململانێ لەگەڵ ئەم هێزا ئەو هێزا ئینسانیەکەیە کە لە ڕێگەی ڕوحەوە پیا دەبێت لەگەڵ ئەم هێزی ئارەزوو هەوەسا دەکەوێتە ململانێ بۆ ئەوەی ئینسانەکە ئاراستە بکە طبعاً یەکەم بنەما کە ئێمە لە ڕێگەی هەستەوەرەکانەوە پێی مەحکوم دەبین وتمان بنەمای چێژە ینی چی چێژ دەدا چی ئازاری هەیە بەڵام ئەگەر ئێمەم لە حەزە بکەین بەرەو ئینسان بڕۆین ئەو کاتە هێزێکی تری تیا دووز دەبێ ئەم هێزە دێت ئەو قیاساتانە دەگۆڕێت ینی ئەو زانینەکە دەگۆڕێت کە زانینەکە گۆڕە هەڵسوو کەوتیش بەرامبەر شتەکە دەگۆڕێت ینی بە معنایەک ئەو شتێک کە ئازاری پێدەگەیەنێ لێ هەڵ نایە لەبەرەوەی شتێکی تر هەیە دەیزانێ ئەوەی کە لەوانەیە ئازاری پێ بگەیەنێ ئەوەی دەزانێ ئازاری پێدەگەیەنێ دەڕوا بەرەو ڕووی ینی بەری دەکەوێت بەڵام شتێکی ژەیە دەزانێت خۆشی پێدەگەیەنێ بەڵام لێ دوور دەکەوێتەوە کەواتە مەبدەیەکی تر هەیە ئەویش مەبدەئی چاکی و خراپی نەک چاکە و خراپە چاکی و خراپی ئەم شتە دروستە چاکە بە معنە مادیەکەی و خراپە بە معنە فیزیکەکەی ئەمە لەژێر حکمی بەشە بایۆلۆژیەکەی ئینسانایە یانی چی ئێستا بۆ نمونە منداڵێک بێنین نەخۆشە ئازارێکی تایە مانەوێت دەرمانێکی بدەینێ دەرمانەکە تاڵە ئەم منداڵەی ڕەپت ناکات لە بینی ئەم دەرمانە و ئەوەی ئازارەکەی ترکە ئازارەکەی تری لە نایەڵێ بێت دەرمانەکە بخوا تاوەکو ئازارەکەی تری نەمێنێ ئەو حسابی چی دەکا حسابی ئەو لەحزە دەکا کە ئەو تاڵی ئازاری دەداتێ لەبەرەوە هەرچی دەکەن ئەم منداڵە دەبێت بە زۆر دەرمانەکە بکەین بە گەرویە تەمان حیواناتی ژێرەوە کووە منداڵەوان ئەوەی کە ئاوابوو لێ هەڵدێت و ناتوانێت مقارنە بکە لە بینی
ئەمەی کە ئێستا ڕوودەدات تاڵە و ناخۆشی دەداتێ لەگەڵ ئەوەی کە لە داهاتوە دێتە ئەرەوە یعنی ناتوانێت ئەو عیلەت و معلول دەرک پێ بکە یعنی منداڵەکە تا تۆ بەیانی پێ بڵێ لەگەڵ یا خەریکبی پێ بڵێ ئەم دەرمانە چاکت دەکاتەوە ئەو نابیستی ئەم شتە نابیستێ تێناگە چونکە ناتوانێت ئەو ڕەبتە دروستکە ئەو ڕەبتە لە بینی دەرمانەکە و لە بینی نەمانی ئازارەکە خۆی دەرمانەکە ئازار دروست دەکە بەڵام لە عینی کاتیشا چییە ئازارێکی تر هەیە نایەڵێ یعنی چاک دەکاتەوە لە کاتێکە ئازارەکەی تر نەخۆشیەکەی کە تایەتی ئەو کەسە خراپ دەکا ینی بەرەو فەساد و پیاچوونی دەبە تەمەنم مەبداشتەنا هەر بۆمانەوەیە ینی فەرزەن تۆ ئازارێکەیە دەیچێژی بۆ ئەوەی بمێنیتەوە کەسێک نەخۆشە لەوانەیە هیچ ئازاریشی نەبێ بەڵام عملیات دەکرێت بۆچی بۆ ئەوەی بمێنێتەوە یعنی لێرەشا هیچ تاکو ئیشکردن بە پێی چییە شتێک دەکەم و ناکەم بە پێیمانەوەیە هیچ تاکو ڕەبتە بەمانەوەەوە ینی بۆی من بمێنم دەبێت قبول کەم عملیات بکرێم کە عملیات ئازارێکی زۆری هەیە کەواتە لێرە بەهۆی ئەوە کە ئینسان دەتوانێت ئەو ڕووداوەی لێرە ڕوودەدا ڕەبتی کا بۆ ڕووداوەی کە لە داهاتوە ڕوودەدا یا ڕەبتی کا بە ڕووداوە کۆلەکە لە پێشتر ڕوویداوە ئەوە دەتوانێت چی بکات دەتوانێت زانینێکی تری دەست دەکەوێت کە ئەو زانینە زانینێکی هەستەکی نییە کە تەنها پێمان دەڵێ ئەو شتە چێژ بەخشە چێژ دروست دەکا ئەوە ئازار دروست دەکا وتمان لای حیوان تەنها ئەمە هەیە ئەمە ئازار دروست دەکا ئەوە چێژ دروست دەکا بەڵام ئەمەی ئازارم دەدا چاکە بۆ جسمم بۆمانەوەم یا خراپە ئەمەیان نازانی وامە لە حیوانات ئەومان دەرکی پێ دەکەین شتانەگەیە تۆ ڕەبتی کە بە کاتێک تەڵە بۆ مشکێک دادەنین یا کاتێک نەک تەڵە دەرمانێکی بۆ دادەنین شتێک ئەو بەپی مەبدەی چێش دەڕوا بەڵام کەچی ئەوەی کە بەری دەکەوێت فەرەزەن زارێکە یا شتێکی لەو بابەتەیە ئەمانە ئێن دەکرێن تەبانم مەوزوعی ئەوەی کە حرەکەت بە حیوان دەکا شتێ بکاونەکە ئالۆسترە لەمە حتمما بەڵام من لێرە زیاتر لەسەری ناڕۆم کاتێککە ئەزمون دروست بوو کاتێک کە لە ئێستا دەرچوین توانیمان ڕووداوەکان ڕەبت بکەین بە یەکەوە و بەپێی عیلەت و معلول بیر بکەینەوە ئەو کاتەی تر مەبدەیەکی تر دێتە پێشەوە کەویش مەبدەی چاکی و خراپیە ئەو کاتە کەسێک هەر کەسێک بێتەبان ئەمە بۆ هەر کەسێکە کەسەکە باش بێ یا خراپ بێ بەپێی ئەم مەبدەی چاکی و خراپیە دەڕوا بەڕێوە و ئەمەیان ڕەبتی بە تەندروستی کەسەکە ومانەوە هەیە ینی ئەمە ڕەبتی بەو شتە توبی و ئێنانەوە هەیە کە ئینسان توب لێرەوە دروست بوو بۆ ئەوەی کە جەستەی ئێمە لە ژیان بێڵێتەوە بە بەردەوامی جگە لەوەش ئازارەکانمان کەم کاتەوە ئازارەکانی جەستەمان ئەلێرە حیوانات بۆ زانستی توبی نییە چونکە دەرکی بە مۆزوع نەکردووە کەواتە لێرە ئینسان بەپێی چی ئیش دەکا بەپێی ئەوەی چی باشە بۆ جەستەی و چی خراپە بۆ جەستەی ئەگەر هاتوو ئەو شتەش ئازاری بدا لەو لەحزاکە دەرمانێکی تاڵە دەیخوا عملیاتێکە دەیکات دەچێت دەیکات لە کاتێکە ئازاری دەدا ینی بەرەو پیری دەڕوا لە عینی کاتیشە ئەوە ئازار دەرە ئەلێرا لە حیوان جا دەبێتەوە وەشتانێکی شەیە خۆشن لیان دوور دەکەوێتەوە چونکە دەزانن ڕاستە خۆشە بەڵام خراپە ڕاستە بە ئازارە بەڵام چاکە ڕاستە و دەرمانە تاڵە و ناخۆشە بەڵام چییە بەڵام چاکە ئەلێرە چاکی و خراپی شوێنی خۆشی و ناخۆشی یا چێژ و ئازار دەگرێتەوە کەواتە ئینسان لێرە ئێمە گەیشتینەوەی بە مەبدەیەکی ئیتر ئیش دەکا کە مەبدەی چی چاکە بۆ من و چی خراپە بۆ من نەک چی خۆشە بۆ من و چی ناخۆشە بۆ من لەبەرەوە ئەگەر شتێکیش خۆش بێ بەڵام بزانێ خراپە بۆ ئەوە چی دەکا نزیکی ناکەوێتەوە شتێکیش بزانێ ناخۆشە بەڵام چاکە بۆ ئەوە نزیکی دەکەوێتەوە تامان ئەمەش هەر ئەم مەوزوعی چاکی و خراپیە هەر دەکەوێتە ناو منطقە حیوانیە بایۆلۆجیەکەی ئێمەوە بەڵام لێرە شتەکان حکمەکان دەگۆڕێن
یعنی ئەحکامی ئینسان بە پێی زانینەکەشی دەگۆڕێ مادام ئینسان زانینی بەوە پیا کرد کە دەزانێت ئەمە بکات دواتر چی ڕوودەدا ینی علەت و معلول لە ڕێگەی علەت و معلولەوە دەتوانێت لە ئەنجامی شتەکان تێبگە ئەلێرەوە چیشی دەگۆڕێ هەڵوێستەکانی بەرامبەر هەڵوێزگیری بەرامبەر شتەکان دەگۆڕێ ئەمە نابێ بخوا لەگەڵەوەشا خۆشە بەڵام لەبەرەوەی خراپە نابێ بیخوا ئەمە لەبەرەوەی چاکە لەگەڵەوەشا ناخۆشە دەبێ بیخوا یا دەبێ بیکات ئەمە چی بکەم و چی ناکەمەکە دواتر ئەم چی بکەم و چی ناکەمە جیا دەبێتەوە لە چی بکەم و چی ناکەمێکی تر کە ئەخلاقیە ئەمەیان ئیلاقەی باخلاقەوە نییە ینی لە هەر کۆمەلگایەک لە هەر شوێنێک تەنانەت مژرێمەکانیش کە ئەخلاقیان نییە ئەوانە چیان هەیە بەم مەبدا ئیش دەکەن دکتۆریان هەیە دەرمانیان بۆ دەنووسێ و ناچارە دەرمانەکە عزیەتی دەدا بەڵام دکتۆرەکە ناگوژێ چونکە دەزانێ ئەمە چییە چاکی دەکاتەوە ئەمە شتێکی ئەخلاقی نیە ڕەبتی نیە بە ئەخلاقەوە دەرکردن بەمانە تەبان لە ڕێگەی چیەوەیە لە ڕێگەی تەجربە و مشاهدەوەیە کە لە ڕێگەی بیناییەوەیە بەسەر کاتێک کە ڕۆح دێتە ناو ئینسان هێزێکی پێدەدا عیبارەتە لە بەسەر یانە ئەو کاتەی تر بینینەکە نیە شتە عەزیەتی دام سەیری نەکەم ینی فعل و ڕەتفعل نییە و مەوزوعی ئەحساسات نییە ئەوی تریان تەنها ئەحساسە ئەمی تریان ئەمەی کە من باستەکانم دەرکی پێ دەکەم چی دەکەم کۆی دەکەمەوە و تەحلیلی دەکەم و سەبەب و نەتیجەی تیا دەردێنم و دەگەمە زانینێکی جیاواز لەو زانینە هەستەکەی کە تەنها هەستەکانم پێم دەدەن پێم دەڵێن ئەمە خۆشە ئەوە ناخۆشە تاوان لێرەوە مادام حیوان ئەم هەستانەی تایە هەست بە خۆشی و ناخۆشی دەکات جارێ ئەوەم لەبیر شوول ئێستا دەبایە باسی کەم هەر حیوان بە گشتی بە ئینسانیشەوە لەبەر ئەوەی کاتێک بەر شتێک دەکەوێ هەست بە خۆشی و ناخۆشی دەکا دەبێت چی تیابێ ئەمە فەرز دەکا دەبێت توانای جوڵانی لە شوێنەکەەوە بۆ شوێنێکی ترەبێ بۆچی بۆی بتوانێ ئەوەی کە ئازاری دەدا لێ دوورکەوێتەوە ئەوەی کە خۆشی دەداتێت چی بێت لێ نزیک کەوێتەوە ئەی بۆ ئەوەی ئەم نزیک و دووری و بەرکەوتنە ڕووبدا دەبێت چی بێت دەبێت کایەنێکی جوڵاو بێ بتوانێ لە شوێنە بژوڵێ ئەلەمەوە دەگەینەوە نەتیجەی ڕوەک هەست بە ئازار و چێژی تیانە بۆیە جێگیرە لەبەرەوە کاتێک درەختێک دەبڕیتەوە ئەو هەست بە ئازار ناکا برینداری دەگەی بەڵام حیوانە کەس بە ئازار دەکا واستەکانی ئەو هەست بە چێژ و هەست بە ئازارە تایە دروست دەکەن بەهۆی بوونی هەستەکانەوە ینی بوونی هەستەکان فەرز دەکا کە دەبێت چی بێ دەبێ ئەم کایەنە کایەنێکی جوڵاو بێت لە شوێنێکەوە بڕوا بتوانێت بۆ شوێنێکی تر بڕوە کەواتە جوڵەی کائینەکان بوون زیندەوەرەکان ئەوانەی کە جوڵاون نەک ڕۆکەکان ئەوانەی کە نەفسیان هەیە جوڵەکە بوونی جوڵەکە ڕەبتە بەچیەوە ڕەبتی بە حەواس و هەستکردن بە چێژ و ئازارەوە هەیە مادام چێژ و ئازار دەتوانێت هەست پێ بکە دەبێت توانای دوورکەوتنەوە و نزیکەوتنەوەشی لەوانە هەبێ ئەی ئەگەر بێت و بەسرا بێتەوە وەکو درەخت ئەوە ناتوانێت ئەو شتێک کە بەری دەکەوێت ئازار بەخشە لێ دوورکەوێتەوە ئەوەی کە چێژ بەخشە لێ نزیکەوێتەوە کەواتە ئێمە لێرەوە دەزانین بۆچی ڕۆکەکان ناجوڵێنەوە بەڵام ئاژەڵەکان دەجوڵێنەوە و لەمەشەوە دەزانین بۆچی پێنجەستەکەیان هەیە بەڵام ڕوەک نیەتی لەمەوە دەزانین بۆچی ڕوەک چاوی نییە بۆچی ڕوەک گوێی نییە بۆچی ڕوەک زمانی نییە تام بکە بۆچی ڕوەک لەمسی نییە کە لەمسیشی نەبوو شتێکی لەمس نەکرد ینی تۆش لەمسیکەی ئەوەستت پێ ناکە یعنی ئەگەر بیشی بڕی ئەو هەست بە شتێکی ئەوە ناکە کە تۆ دەیبڕیت بەڵام حیوانێک هەستی پێدەکا بۆیە کاتێککە ئازاری دەدەی چی دەکا لە ئازارەکە هەڵدێ تەبەن لە مەوزوعی ئێستای تر دێنە ناو ئینسانەوە لە دوایەوەی کە ئینسان لە ڕێگەی ئەوەوە کە حسەکانی هەیە
و لە ڕێگەی ئەوە کە بینایی هەیە دەتوانێت چی بکە بگا بە لە دەرەنجامی ئەوەی کە ڕووداوەکان ئەو ڕووداوانەی کە دەیان بینێت دەتوانێت بەراوردیان بکات دەتوانێت پۆلێنیان بکات دەتوانێت لە ڕێگەی تاقیکردنەوە کۆمەڵە یاسایان لێ دەربێنێ و بگا بەو یاسایانەی کە حاکمن لەسەر جوڵەی ئەو شتانەی کە هەیە لێرەوە زانینێکی دەست دەکەوێت تەبەن ناسر ناوی دەنێت زانین بە عالەمی شاهادە عالەمی شاهادە حدودەکەی لە لای ناسر لە ڕووی کاتەوە ئێستایە یعنی ڕابردوو چییە عالەمی شاهادە نییە داهاتوش عالەمی شاهادە نییە لە ڕووی شوێنەوە هەر شتێکە ئەو تەبان باسی شوێن دەکا و دواتر باسی شتەکان دەکا ینی ئەڵێ لە هەر شوێنەکە ئێمە هەستەکانمان حکم بکەن ئەو شوێنە عالەمی شاهادەیە ینی لە ڕووی کات و شوێنەوە دووشتی جیاواز دەڵێ ینی بۆ نمونە من چاوم دەتوانێ شتێک ببینێ بەڵام لە پشت ئەو شاخەوەیە لە پشت شوێنێکەوەیە کە مادام ئیمکانی ئەوەی هەیە بیبینێکەوەتە ئەوە عالەمی شاهادەیە بەڵام ئەم تەمان لێکژێکی تایە لەگەڵ کاتەکە بەس من لێرە لەسەری ناڕۆم چونکە گەروابێت ئەوە عالەن لە ڕووی شوێنەوە ئەوە عالەمی شاهاتە بێ کە ئێمە بینینمان پێی ناگا ئەو کاتێتر کێشە بۆ کاتەکە دروست دەبێ بڵێ کاتی ئێستایە چونکە ئەگەر ئەوە عالەمی شاهادە بێ کە بینینی من هیچتاک و پێی ناگا دەبێت لێ نزیک بکەمەوە کاتە من ئەو ئێستایە تێدەپەڕێنم دەچمە چیەوە دەچمە داهاتووە دەبینم ئەلێرە لێکدژیەک دروست دەبێت لە تحدیدکردنی عالەمی شاهادە بەڵام ئەوەی کە هەیە ئەو دەڵێت دەبێ ئەو شتەش ئیمکانی ئەوەی هەبێ کاستەکان هەستی پێ بکەن ئەمەیان تەواوە ینی عالەمی شاهادە هەموو ئەو شتە هەستەکیانە دەکرێتەوە کاستەکانی مرۆڤ دەتوانن هەستیان پێ بکەن تەمان ئەمە ئەم کێشەیە دەکەم لەوێ بۆی دروست بووە ئەو حکایەتانەی لە قورئانە چیرۆکانەی گێڕاونەتەوە ئەوانش لە هەندێک شوێنە بە غەیب باسکراون وەکو غەیب باسکراون ینی دەکەونە ناو عالەمی غەیبەوە ئەی لێرەوە ئەگەر وابێ فعلەن ئەو شتێک کە ڕووی داوە و هیچ ئەسەرێکی نییەوە دەکەوێتە ناو عالەمێکەوە کە ئێمە نایزانین دەرکی پێ ناکەین ئەم ڕووداوە ئێمە تازە ئیتر ناتوانین بە هەستەکانمان هەستی پێ بکەین مادام ناتوانین بە هەستەکانمان هەستی پێ بکەین کەواتە ئەوە دەکەوێتە عالەمی ناکەوێتە ناو عالەمی شاهادەوە با لە ناو عالەمی شاهادەشا بوو بێ پێشتر ئەمەیان ئاوا دەکرێت شتەکان بڵین ڕووداوێک کە پێشتر ڕوویداوە کەس ناتوانێت جارێکی تر ئەو ڕووداوە ببینێتەوە ئەو ڕووداوە بیندا و تەواو بوو لەبەرەوە ئەوە چوەتە دەرەوەی عالەمی شاهادە ئەو شتانەش کە ڕوویان نەداوە هێشتا ئەوانەش نابیندێن و باستەکان هەستیان پێ ناکرێت و ناشتوانین ئێمە پێشبینی چی بکەین پێشبینی ڕوودانیان بکەین کەواتە ئەمانەش دەکەونە کوێوە عالەمی دەرەوەی عالەمی شاهادە طبعا عالەمی شاهادە لای ناسر بەهۆی ڕوحەوە هێزێکمانتیا دروست بووە کە بیناییە ئەم بیناییە لە ڕێگەی تاقیکردنەوە دەگاتە ئەو یاسایانەی کە حاکمن لەسەر عالەمی شاهادە ئەلێرەوە زانینێک پێیا دەکا لەسەر عالەمی شاهادە زانین بۆ قانون و سیستەمەی کە لەناو ئەو عالەما هەیە دوای ئەوە ئەلێرا کێشێکمان بۆ دروست دەبێت لە ڕاستیە بۆ ناسر دروست دەبێت ئەویشەوەی ئەو ڕەبتە چۆن دروست دەکەی لە بینی عالەمی شاهادە و عالەمی غەیبە ئەو ڕەبتە ئینسان چۆن دەتوانێت دروستی کات طبعا ناسر دەڵێ کاتێک کە بەسەر بەو توانایە ئێمە زانینێک بە قوانینەکانی حاکم لەسەر عالەمی شاهادە پەیدا دەکەین ئەمانە دەبنە نیشانە و ئایەت لەسەر چی لەسەر شتانێک کە لە عالەمی غەیبە هەن شتانێک کە ئێمە لە عالەمی غەیبە هەن بە تەجربە پێیان ناگەین یعنی بە پێی یاسا عیلەت و معلول نین لە عالەمی شاهادە نین چونکە ئەوەی لەناو عالەمی شاهادەیە محکومە بەچی بە عیلەت و معلول محکومە ئەلێرا کۆمەڵە شتەیە تێکەڵ دەبن لە ڕاستیە ئەگەر ڕووداوەکان ئەوانەی کە لە ڕابردووان ئەوانەش لەناو عالەمی غەیب بن ئەی ئەوانە ڕوویان داوە ینی لە قۆناغێکە لە عالەمی شاهادە بوون لەگەڵ ئەو شتانی کە هەر خۆیان لە ئێمە ناتوانین باستەوەرەکان هەستیان پێ بکەین یعنی وەکو مۆزوعی خودا و وەکو
ناصر دەڵێ مەوزوعی فریشتە و مەوزوعی کایناتی غەیرە هەستەکی ئەوانەی کە بە هەستەوەرەکان هەستیان پێ ناکەین ئەمانە لێرە نین لەناو عالەمی شاهادە نین ئەمانە شتێکە دەبێت جاکەینەوە لەگەڵ ئەو ڕووداوانەی کە لە ڕابردووە ڕوویانداوە ئێمە جارێکی تر نایان بینینەوە لەگەڵ ئەو ڕووداوانەی کە لە داهاتوە ڕوویانداوە ڕویان نەداوە لە داهاتوە ئێمە نایان بینین و بەڵام ئیمکانی ئەوەیە ڕوو بدەن یعنی یەکێکیان ئەو شتانن کە لە ناو ئیمکانی ئەوە هەیە بێنە ناو عالەمی شاهادەوە یا لە ناو عالەمی شاهادا بوون ئەو ئیمکانیان لە دەستداوە و نەماون لێرە یەکێکیان هەر نایەتە ناو عالەمی شاهادەوە یعنی لە عالەمێکی ترایە کە ئەو بە عالەمی غەیب ناوی دەبە کاویش عبارەتە لە بوونی خوا و ذاتی خوا و صفاتی خوا و ئەو بوونەوەرانەی تر کە هەستەکینین وەلەو عالەما هەن و ئەو دەڵێ بۆ ئەوەی ئێمە دەرک بەو عالەمەش بکەین شتانێکە لەو عالەما هەیە خوا ینی بەهۆی ڕوحەوە بەهۆی ئەوەی کە ئینسان ڕوح چووەتە ناوی هێزێکی تری پێیا کردووە کەویش قەلبە قەلب دێت ئەو زانینەی کە بەسەر لە عالەمی شاهادە وەریگرتووە دەیکاتە نیشانە و نیشانە و ئاماژە و ئايات بە زاراوەکەی ناو قورئان بۆ شتانێک کە چین کە لە عالەمی شاهادانی ئەلێرە دەبێ هەڵوێستەیە بکەین لەسەر ئەوە ئایا ئاەت علامەت چییە ئێمە چۆن لە ئێرە دەبێتە علامەت بۆ شتێکە نییە طبعا بەنسبەت علەت و معلولەوە دەبێ علەتەکە لەگەڵ معلولەکە حاضر بێ لەوانەیە هەر ئەمە بێ وای لێ کردبێ کە بڵێ لە ڕووی کاتەوە کاتی ئێستایە یعنی چی یعنی علەت و معلولەکە هەردووکیان دەبێ حاضر بن بۆ نمونە ئاگر کاو دێنێتە کوڵ دەبێ ئاگرەکە لەگەڵ ئاوەکە حاضر بێت ئەگەر ئاگرەکەمان لابرد ئاوەکە ناکوڵێ فەرزەن دووکەڵێکمان بینی دەزانین هەر لەو شوێنەش چی هەیە ئاگر هەیە ڕووناکیەکمان بینی دەزانین لەو شوێنە ئاگرێک هەیە ئەمانەی ئەم مەوزوعی علەت و معلولە ئەگەر دارێک بڕابوویەوە دەزانین تەورێک بڕیوێتەوە بەڵام تەورەکە لەوێ حاضر نییە ئەلێرە چییە علەتی ئەوە لە علەتەکە حاضر نییە ئاسەوار یعنی بۆ علەت و معلول شتێک دەبێتە علەت بۆ شتێکی تر ئەگەر علەتەکە بە معنا وەریگرین کە علەت و معلول هەردووکیان دەبێت پێکەوە بن پەیوەندیەکە ضروری بێ ئەوە فعلەن دەبێت لەگەڵ علەتەکەشا معلولەکە هەبێ بەڵام هەندێک شدەن ئاسەوارن ئەم ئاسەوارە چی دەکا ئاماژە دەکا بۆ ئەوەی کە شتێک هەیە فەرزەن شوێن پێیەک دەبینی ئەوە ئاماژەیە بەوەی کە کەسێک لەوێوە ڕۆشتووە ئاسەواری کۆن دەبینی ئەوە ئاماژەیە خەڵکێک لەو شوێنە ژیاوە خەڵکێک لەو شوێنە ژیاوە ئەمە ئاسەواری ئەوەیە کە لێرە ژیاوە ئایا مەوزوعی ئاماژە علامە بۆ ئاسەوارە یا وەکو بۆ وەکو علەت و معلول دەبێت لەگەڵ یابێ علەتەکەش لەگەڵ معلولەکە هەبێت تاوان لێرە کێشەی گەورە دروست دەبێت لە مەوزوعی ئەوانەی کە لەبارەی وجودی خواوە هێندەکەن ئەو تەسەورە دروست دەبێت هەندێک پێی وایە کە خوا گەردوونی دروست کردو و ئیتر لێ جابووەتەوە هەندێکیش پێی وایە لە بینێکی بەردەوامایە لەگەڵ گەردوونە ینی دایمە دەستی بە گەردوونەوەیە بەو معنایە ینی لە گەردووندا نەبراوە کاتێک ئێمە لە بەپێی علەت و معلولەکە سەیری دەکەن ئەو علەت و معلولە فیزیکیە ئەو کاتە دەڵێن چی دەڵێن خوا دەسی لە گەردوون بەر نەبووە چونکە ئەو دەسی لێ بەربوو دەبێ ئەمیش نەمێنێت ینی ئەو ئەگەر علەتەکە بێم
دەبێت لەگەڵ معلولەکە حزوری هەبێت لە یەک کاتە. ئەگەر واژ نەبێ ئەمە ئاساری ئەو بێت دەکرێت فعلەن ئەو حزوری نەبێ و ئاسارەکەی حزوری هەبێت. بەڵام لەوی ترا ئەگەر سێرکەی لە عیلەت و معلولەکە ئەو شتەی کە ئاسار جێ دێڵێ خۆی چییە؟ خۆشی لەناو عالەمی شاهدایە و هیچ شتێک ئاسارێک نییە لێرە بێ ئەگەر بێت و شتێک لە عالەمی شاهدا ئەو ئاساوارەی دروست نەکردبێ. یعنی بۆ نمونە تۆ دەچیت شوێنەوارێکی کۆن دەدۆزیتەوە دەزانی کۆمەڵە ئینسان ئەو ئینسانانە خۆ لەناو عالەمی شاهدا بوون لە زەمانێکی دیاریکراوە ئەمە کێشەی زەمان وای کردووە کە ئەم عیلەتەکە بزر بێ بەڵام ئەو شتانە هەرچین لەناو عالەمی شاهدان. کاتێک ئێمە وەکو ئاسەوارێکیش ئاوالێکی دەدەینەوە ئاسەواری خوددا دەبینین بڵین لە گەردوونە ئەوە و کاتە دەبێ ئەوەش کە ئەو ئاسەوارەین کردوێ حەسەب عیلەت و معلولەکە کە دەبێ حازر بن و دەبێ لە عالەمی شاهدا بن چونکە عیلەت و معلول ڕەبتی بە عالەمی شاهدەوە هەیە. وەکە تۆ باسی ئاسارت کرد یانی چی؟ یانی عیلەتێکەیە بۆەوەی ئەو ئاسارە هەبێ و ئەو عیلەتەش دەبێت لەکوێ بێ؟ دەبێت لەناو عالەمی شاهدا بێ. ئەلێرە تامان کێشەی زۆرمان بۆ دروست دەبێت لە ڕووی ئەوەوە کە ئایا ئەوەی کە ئاياتەوە ئەو زانینەی کە دەبێتە ئايات بۆ ئەوەی ئێمە لەبارەی ئەوە بزانین کە لە عالەمی شاهدە نیە بە چ ڕێگایەک دەیزانین؟ بە ڕێگای عیلەت و معلول؟ بە ڕێگای عیلەت و معلول نازانرێت چونکە عیلەت و معلول دەبێ هەم عیلەتەکەەوە معلولەکەش لەناو عالەمی شاهدا بن. بۆچی؟ چونکە یاسای سەبەبیەت تەنها لەناو عالەمی شاهدا ئیش دەکات. ئەم ڕەبتە چۆن دەکەین؟ وام ڕەبتە چۆن دەتوانین بدۆزینەوە؟ تەمان هەر لێرەوە کێشە بەڕاستی دروست دەبێ بەس ناسر پێی وایە ئێمە لە ڕێگەی ئەمانەوە دەتوانین بگەینە چی؟ بگەینە زانین بەو عالەمە بەوەی کە لە ناو عالەمی غەیبە هەیە و لەوانەش کە دەیزانین مەوزوعی زات و صفاتی خوایە و بۆ نمونە لەوانە کە دەیزانین مەوزوعی خلودی نەفسە وجودی خوایە. ئەم مەوزوعانە ئێمە لە ناو عالەمی غەیبا دەزانین بەڵام بەچی؟ بە پشتبەستن بەو زانینەی کە لە عالەمی شاهدە دەستمان کەوتووە. بەڵام ئەم ڕەبتی بینی ئەم دوو عالەمە چۆن کراوە چۆن ئەمە ئاەتە ڕێنیشاندەرە علامەتێکە بۆی بمان باتە سەر ئەوە لە ڕاستیات تەوزیح نەکراوە. ئەو ناسر هەر ئەوەندە دەڵێ ئەمانە وەکو علامەت و نیشانە و ئاەتێک دڵ سوودیان لێ وەردەگرێ بۆ ئەوەی بگاتە کۆمەلە حەقایق کە لە عالەمی غەیبان وەکو چی؟ وەکو زات و صفاتی خوا و مۆزوعی خولود. مۆزوعی بۆ نمونە لە ڕێگەی دڵەوە دەگاتە ئەوەی کە تەوحید ینی وحدانیەتی خوا ئەمە حەقە ڕاستە بەڵام شرک بەتاڵە ڕاز نییە. دەگاتە ئەوەی فەرەزەن خولودی نەفس کە نەفس دەمێنێتەوە لە دوای نەمانی جەستە ئەمە حەقە فەنای تەواو فەنای نەفس ئەمە ناحەقە. ئەمە لەکوێ پێی دەگا؟ لە عالەمی غەیب پێی دەگا. تەبەن لێرەوە بە قەلب ینی بە قەلب کە ئیشی ئەوەیە کە لەبارەی عالەمی غەیبەوە زانینمان بداتێ لەگەڵ بەسەر کە لەبارەی عالەمی شاهدەوە زانینمان دەداتێ و لە ڕێگەی ئەو ڕەبتەوە کە لە بینی ئەوەی کە بەسەر دەیدا و لەگەڵ ئەوەی کە لە عالەمی غەیبایە قەلب ئەم ڕەبتە دروست دەکات و زانینی ئەوێش وەردەگرێ. ئەمانە هەمووی چی دروست دەکەن؟ ئەم دوو هەستە توانای ئەومان پێ دەدەن کە بزانین ینی بە پێی بنەمایە کار دەکەن کە بنەماکە ئەوەیە چی ڕاستە و چی ناڕاستە. چی ڕاستە کە دەڵێن هەیە یانی چی؟ کە دەڵێن ڕاستە یانی چی؟ یانی هەیە. چی هەیە بەڕاستی؟ چی نییە چی هەیە بە وەهم؟ ینی وا تەسەوەر دەکەین هەیە کە
کەچی خۆی نییە. ئەلێرە مەوزوعی ڕاستی و ناڕاستی شتەکان ینی هەبوون و نەبوونی شتەکان بەو معنایە کە شتێک هەیە ئێمە دەزانین هەیە نەک شتێک هەیە و نییە بەڵام ئێمە وا دەزانین هەیە ئەم شتە یەکلا دەبێتەوە ینی ئەوەی کە فعلەن هەیە ڕاستە وەوەشی ناڕاستە. لێرە مەوزوعەکە زانینە و معرفەیە جارێ ئێمە چی دەزانین چۆن دەگەین بە زانینێکی دروست لەبارەی ئەوەی کە هەیە و ئەوەی کە نییە. زانینێکی دروست چۆن دەست دەخەین تەمانەوە ئەو ناوی دەنێ گیان بینی ینی گیان بینی عیبارەتە لەو زانینە دروستەی کە ئینسان بەسەر لە عالەمی شاهادە کەسبی دەکا وەری دەگرێ بە قەلبیش لە عالەمی غەیب وەری دەگرێ. ئەلێرەوە ئێمە ینی قەلب و بەسەر لەسەر بنەمایەک ئیش دەکەن کە بنەمای زانینێکی دروستە. کەواتە لێرە بنەماکە چییە؟ یەکەم جار وتمان بنەماکە هەستەکیە بنەمای چێژە، دوم جار وتمان بنەمای چاکیە، سێم جار ئێمە دێن بەرەو ئینسانی تر تەمان بنەمای چاکی هەر بنەمایەکی ئینسانیە بەڵام لە منتیقە حەیوانیەکە ئینسانە. لێرە دێنە ناو زانینەوە کە دێنە ناو زانینەوە تەبان ئەوەی ڕەبتی بە عالەمی شاهادەوە هەیە ڕەبتی بە لایەنە بوونە حەیوانەکەی ئەمەوە هەیە. زانینە لەسەر ئەو گیانەی کە ڕەبتی بە بوونی حەیوانی ئێمەوە هەیە ینی زانینە بەوەی کە تەبیعیەوە ئێمە بەری دەکەوین وەک تەبیعەت. بەس ئەوەی کە دەچێتە عالەمی غەیب ئەوە ڕەبتی بە بەشە حەیوانەکەی ئێمەوە نییە ئیتر ئەمە ڕەبتی بە بەشە ئینسانیەکەی ئێمەوە هەیە. ئێمە وەک ئینسان بیر دەکەینەوە ئارێ دوای ئێمە مردین چیمان لێ دێت حەیوانێک بی لەمە ناکاتەوە. حەیوان ئەوە زانینی لەبارەی ئەوە نییە کە خوا هەیە یا نییە، زانینی بەرامبەر ئەوە نییە کە ناسل لە عالەمی غەیبا دایدەنێ. ئەلێرە ئێمە کەواتە زانینێکمان هەیە گیانبینی ئێمە تەحدید دەکا. من لێرە باسی ئەم زانینە دەڵێم بە پێی بنەمای چییە؟ بە پێی بنەمای دروستی و نادروستیە. ئەو دەڵێ حەق و بەتاڵ ینی ڕاست و ناڕاست، حەقیقەت و وەهمی. ئەلێرە ئێمە بەهۆی ئەو دوو هێزەوە دەتوانین ئەوەی ناڕاستە ناحەقیقیە چ لە عالەمی شەهادە بە بەسەر تەوان جیای دەکەینەوە ئەوەی دروستە دەیزانین کامەیە و ئەوەشی نادروستە و خەیاڵاتە دەیزانین، لە عالەمی غەیبیش بۆی قەلبەوە ئەوەی دروستە دەیزانین و ئەوەی نادروستە ئەویش دەزانین و دروستەکە ئێمە وەردەگرین. ینی لێرە ئێمە بەم دوو هێزە دەگەینە زانینی ئەوەی چی دروستە و چی دروست نییە، چی ڕاستە و چی ڕاز نییە. کەواتە بنەمای ئەو جیازی معرفەیە چییە؟ لەسەر ڕاستی و ناڕاستی دامەزراوە. چی ڕاستە چی هەڵەیە، چی حەقیقەتە چی وەهمە، یا بە زاراوەکانەوەی کە ناسر بەکاری دێنێ چی حەقە چی باتڵە. تەوان لەکوێ؟ لە عالەمی شەهادە و لە عالەمی غەیب. ئەلێرە گەیشتینە بنەمای سێم. بنەمای یەکەم بنەما هەستێکیەکە بوو لەسەر ناومان نا بنەمای چێش. چی چێش دەبەخشێ و چی ئازار دەبەخشێ. تەوان ئەم چێژ و ئازارە چیش دروست دەکا؟ کردەوە دروست دەکا بەو حەیوانە دەڵێت چی بکا و چی نەکات. ینی هەستکردن بە چێژ و ئازارەکە جۆرێکە لە زانین بۆ ئەوەی تۆ بزانانی ئەم حەیوانە بزانێ نزیکی چی بکەوێتەوە و لە چیش دوور بکەوێتەوە. سەروی ئەم بنەمایە بنەمایەکی ترەیە کە تەنها ئینسان دەرکی پێ دەکا حەیوانە دەرکی پێ ناکە. ئەویش ئەوەیە چی چاکە بۆ من و چی خراپە بۆ من، ینی بۆ تەندروستی و بۆمانەوەم. ئەمە هەر بۆ بەشە بایلۆجیەکەی منە. چی چاکە چی چاکەم دەکاتەوە چی نەخۆشم دەخا، چی تەندروستیم دەپارێزێ و چی نایپارێزێ. تەوان علمی تۆ بەم فرمانانە دەردەکا. علمی تۆپ پێت دەڵێ فلانە شت خراپە نزیکی مەکەوەرەوە مەیخۆ، فلانە شت بخۆ، لە فلانە شوێنە مەبە، لە فلانە شوێنە ببە. پێت دەڵێ لە فلانە شوێن دامەنیشە، لە فلانە شوێن
دانیش ینی کۆمەڵە چین کۆمەڵی ئەحکامن فرمانن ئەم فرمانانە چی دەری دەکا توپ دەری دەکا لەسەر چه ئەساسێ لەسەر ئەوەی کە چی باشە بۆ حیوانەکەی ئینسان و چی خراپە چی حیوانەکەی لە ناو دەبا و ئازاری دەدا و لە ناویشی دەبا و چی دەیهێڵێتەوە و دەیپارێزێت و عمری درێژ دەکا ئەمە لێرە چی باشە و باشی و خراپی بنەمای باشی و خراپی ئەم فرمانانەی بەدواوە دێت ئەویتر وتمان فرمانەکان چییە چێژ و چی چێژ بەخشە و چی ئازار بەخشە ئێستا دێنە ناو جۆرێکی تر لە فرمان و زانینەکە لای ناسر لە چی وەری دەگرین ئێمە زانینەکە بەسەر وەری دەگرین کە بەشێکیشی دەچێتە ناو چاکی و خراپیەکەوە لەگەڵ قەلب لێرە ئێمە زانینێک وەردەگرین لەبارەی گەردون و دەوروبەر و هەموو ئەو شتانەی کە هەیە ناسر دەڵێ ئەم زانینە دەبێتە بنەمای هەرسوکەوتی ئەخلاقی ئینسان کە زانینەکەمان وەرگردە و کاتە شتێکی ترمان دەوێت ئەحکاممان دەوێت فرمانەکان فرمان بەچی فرمان بەوەی چی چاکە و چی خراپە ئەویان چاکی و خراپی بوو ئەمیان چاکە و خراپەیە دەتوانین بڵێن تەندروستی و ناتەندروستی یا شتێکی تر چی چاکە و چی خراپە ئەمە شتێکە نەک چی خراپە بۆ جیسمی من چی چاکە بیکەم یعنی چ کردەیەک چاکە چ کردەیەک خراپە نەک چ کردەیەک چاکە بۆ ئەوەی من بیکەم تەندروستیم باش بێت چ دەرمانێ باشە بیخۆمەوە نە من چ کردەیەک بکەم باشە و چ کردەیەکیش بکەم خراپە من بە چ کردەیەک دەبمە کەسێکی خراپ بە چ کردەیەک دەبمە کەسێکی باش بەڵام لەوی ترە من بە چ خواردنێک یا بە چ کردەیەک تەندروستیم خراپ دەبێ بە چ کردەیەک تەندروستیم باش دەبێت ئەمەیان ئەحکامن بۆ بوونە حیوانەکەی من بەڵام کۆمەڵی ئەحکام هەیە بۆ بوونی ئینسانیانەی منە ئەویش ئەوەیە من چی بکەم باشم چی بکەم و چی نەکەم باشم ئەی چی بکەم و چی نەکەم خراپم یعنی چی بکەم و چی نەکەم چاکم دەکات دەم کاتە ئینسانێکی چاک چی بکەم و چی نەکەم دەکاتە ئینسانێکی خراپ کەواتە لێرە ئیتر مەفهومی خراپە و چاکە ئاسێکی تر وەردەگرێ دەچێتە ناو تەواو ئینسانی دەبێتەوە دەچێتە ناو مەجالە ئینسانیەکەوە تەمانەوی تر کە وتمان ئەوەی فیزیکیە بۆ چاکی و خراپی نەگەر بۆ ئینسانیش بۆ حیواناتی ژوایە فەرزەن تۆ حیواناتی ماڵی خۆی عەقلی بۆەوە ناشکێ بەڵام تۆ چی دەکەی تۆ دەیت دەرمانێکی دەدەیتێ کە ئەویش بە زۆر دەیدەیتێ نایەوێ بیخوا ئەمەی بۆ ئەوانیش بەکاردێنی دەکەیتە فەرمان لەسەر ئەوانیش بەڵام ئەمە لەسەر کوێی ئەوانە لەسەر بوونە حیوانیەکەیانە و ڕەبتی بە هەڵس و کەوت و عادات و ئەو شتانێک کە حیواناتە لە بینی خۆیانە هەیە نییە کەواتە و فرمانانەی کە هەن جگە لە فرمانە ئەخلاقەکان بۆ پەیوەندی ئێمە و تەبیعەن ئێمە وەکو حیوانێکی تەبیعی لەناو تەبیعەتە بەڵام ئەوی تریان بۆ بوونی ئینسانیانە ئێمەیە و بۆ ئەو پەیوەندیە کە ئینسان لەگەڵ ئینسانە هەیەتی ینی بە معنایەکی تر من چی بکەم وەک ئینسانێکی چاکم و چی بکەم وەک ئینسانێک دەبمە ئینسانێکی خراپ ینی لە ئینسانیت دەکەوم ینی لێرە دیالکتیکێک دروست دەبێت لە بینی ئەوەی کە لە ناو منە ئینسانە لەگەڵ ئەوەی لە ناو منە حیوانە ئەوەی لە ناو منە حیوانە هێزەگەیە پاڵی پێوە دەنێ کارانێکی پێدەکا کۆمەڵێ ئەبێت و نابێتی فرمانی پێدەدا کەشتانە گەیە بیکە و لە ناو منە ئینسانێکی ژەیە فرمانی خۆی هەیە و فرمانی خۆی وەردەگرێت ئەلێرەوە تەمان ئەو دەڵێ لە عالەمی شاهادە و لە عالەمی غەیب ئێمە ئەحکامی ئەخلاقیمان نییە یعنی هیچ شتێکمان دەست ناکەوێ بۆ ئەوەی چی بکەین و چی نەکەین هەڵوێزگیری وەرامبەر شتێک بکەین ئەو دەڵێ مۆزوعگیری بکەین ینی من دەکەومە شوێنێ لەو شوێنە چی بکەم و چی بکەم بۆ ئینسان دەبێت چی بکەم وە چی نەکەم ینی چی بکەم
وەک ئینسان دەمێنمەوە ینی چاکم لە ناو چاکبوونە ئەی چی بکەم دەکەومە ناو خراپبوونەوە تەمانەوەی بەرەو خراپبوون دەمباچیە فرمانەکانی هەوەسە وەی بوونە حیوانەکە کە پێشتر باسمان کرد ئەوەی کە بە پێی بنەمای چی ئازارم دەدا و چی چێژم پێدەبەخشێ تاوان ئەوی تریش کە چی باشە بۆ من و چی خراپە بۆ من ئەمە چییە؟ ئەمەشە شتێکی ئەخلاقی نییە ئەم مەبدەی تریان چی چاکە و چی خراپە ئەوی تر نەفی دەکاتەوە مەبدەی چاکی و خراپیەکە یانی چی؟ یانی شتێک گەیە من دەبێت بیکەم بەڵام لەوانەیە بۆ ژیانم بۆ بوونە حیوانەکەم زەرەری هەبێت نەک چاک بێ خراپ بێ کەچی بۆ بوونە ئینسانیەکەم چاکە دەبێ بیکەم کەواتە لێرە فرمانێکی ترەیە فرمانی تەندروستیەکە چاکی و خراپیەکە نەفی دەکاتەوە وەکو چۆن فرمانی تەندروستی یا چاکی و خراپیەکە فرمانی چی نەفی دەکاتەوە فرمانی چێژ و ئازارەکە نەفی دەکاتەوە پێت دەڵێ ئەو شتە ئازارت دەدا و بەڵام دەبێ چی بکەیت دەبێت لێ نزیکەویتەوە نەک لێ ڕاکەی بۆچی چونکە چاکە بۆ تۆ چاکە بۆ بوونە حیوانیەکە تومانەوەت بەڵام فرمان ئەخلاقیەکە تەوان ئەمە ئیتر بە چاکی و خراپیەکە خۆشی و ئازارەکە قانونی حکمی خۆشی و ئازارەکە نەفی بوویەوە بە قانونە ئەخلاقیەکە قانونی چی بکەم چاک دەبم و چی بکەم خراپ دەبم بۆچی نەفی دەبێتەوە قانونی چاکی و خراپیەکە نەفی دەبێتەوە یعنی دەکرێت شتێک خراپ بێ بۆ بوونە حیوانەکەی من بەڵام ئەوە شتە ئەخلاقیەکە بێت و حکمە ئەخلاقیەکە پێم بڵێ هەرچەندە خراپە بۆ تۆ بۆ بوونە حیوانەکەت بۆ مانت خراپە بەڵام دەبێت چی بکەیت دەبێت ئەوە بکەیت هەرچەندە بۆ مانت نامێنیت دەتکوژێ هەرچەندە بڕۆی لەوێ بەهیلاکە دەڕۆی بەڵام دەبێت بیکەیت ئەوە وا لێ دەکا کە تۆ بوونێکی چاکت هەبێت ئێستا نازانمە و سێ حکمە وازحە چۆن ئەوی تریان ئەوانی تر نەفی دەکات تەمان دەکرێت هەرسێکیشان چی بن یعنی شتێکە بێ خۆشی بدا چاکیش بێ و ئەخلاقیش بێت ینی بەو معنایە ناکە نەفی هەمووی دەکاتەوە دەکرێت لە کردەیەکە هەرسێکی چی بن هەرسێکی کۆ ببنەوە دەکرێت دوانیان کۆ ببنەوە دەکرێت هەر کردە ئەخلاقەکە خۆی نەفی هەردوو ئێنەکەی تر بکات حکمە ئەخلاقەکە نەفی هەردوو حکمەکەی تر بکات ینی حکمی تەندروستیەکە تەندروستی ومانەکە کە حکمێکی تەرژیبیە لە ڕێگەی زانینێکی تەرژیبیەوە وەرەگرتووە لەگەڵ حکمی چێژوو کە حکمێکی ئەستەکیە لە ڕێگەی ئەستەکانەوە وەرەگرتووە ئەلێرە حکمی ئەخلاقی دێ ئەحکامی ئەخلاقی ئەحکامی تەندروستی ئەوەی کە حکمی تەندروستی منن چی چاکە بۆ من بۆ جەستەم چی چاکە بۆ من نەک چی چاکم دەکا و چی خراپم دەکا چی چاکە بۆ من و چی خراپە بۆ من کەوتە چی چاکە بۆ من یەکسەر ئێمە خیاڵمان بۆ چی دەچێ بۆ جەستە و تەندروستی دەچێت چی چاکە بۆ من چی خراپە بۆ من چی چاکە بۆ من بیخۆم چی خراپە بۆ من بیخۆم چ وەرزشێ باشە بیکەم جا لێرە دەکرێت بڵێن باشی و خراپی بەڵام ئەوی تریان ناوی دەنێن چاکە و خراپە ئەمانەش تاوان دەبێت چەمکی بۆ چەمکی ڕێکی بۆ دووز بکرێ من فریان نەکەوتم کە ئەو چەمکانێک کە بۆ ئەو جێگایانەدا دەندێ دروستیان کەم تاوەکو شتەکە ڕۆشنتر بێ ئێستا گەیشتی ناوەی چی ئەحکامی ئەخلاقی لەکوێوە دێن بۆ ئەوەی ئێمە کردەیەک بکەین و بەم کردەیە چاک بین نەک خراپ بین ینی ببین بە کەسێکی چاک نەک ببین بە کەسێکی خراپ بەرەو چاکبوون بڕۆین وەک ئینسان نەک بەرەو خراپبوون بڕۆین وەک ئینسان ئەو حکمانە لەکوێ وەردەگرین تامان لێرە حکمەکان نین بۆ هەموو فرمانێکیش حکمێک چۆنیەتیەکەیە بۆ جێبەجێکردنی کەیفیەتی جێبەجێکردن هەیە یعنی هەر فرمانێکە بوو دەبێ ڕێگایەکی شەبێ بۆ جێبەجێکردنی چونکە فرمانەکە حکمەکە خۆی چیتیانە
فۆرمی جێبەجێکردنەکەی تیان نییە. تۆ دەڵێی بکوژە، ئەمە تەنها کوشتنەکەی تایە، کردەکەی تایە، فەرمانێکە بەبێ چۆنیەتی. بەڵام ئەگەر من وتم ئەی چۆن بکوژم ئەو کاتە چی دروست دەبێ؟ داوای چۆنیەتیەکە دەکەم، ڕێگای جێبەجێبوونی حکمەکە. دەڵێم بڕۆ، تۆ دەڵێی بە چی بڕۆم یا چۆن بڕۆم، ئەو کاتە چۆنیەتیەکە دەبێ ئاشکرا بێت تاوەکو تۆ بەو ڕێگایە یا بەو چۆنیەتیە بڕۆی. فەرەزەن دەڵێم بە پەلە بڕۆ، ئەو کاتە ینی چی؟ ینی چۆنیەتیەکە دابە فرمانەکە. ڕۆشنەکە یا دەبێ بە پەلە بێ یا دەبێ بە هێواشی بێ، یا دەبێ شتێک لەو چۆنیەتیانەی تیا بێ اینجا جێبەجێ دەبێ. ینی ئەو چۆنیەتە چییە؟ فۆرمی فرمانەکەیە. وەکو چۆن وتمان مادە هەیە، فۆرمێک دەدەین بە مادەکە کورسی دروست دەبێ، بۆ ئەوەی ئەو کردەیەش دروست بێت دەبێت چی هەبێ؟ دەبێت فۆرمێکە بێ. فرمانەکە هەیە، فۆرمێک هەیە، مادەیەکیش هەیە حتمەن، تاوەکو ئەو کردەیە بێتە ئاراوە. کەیفیەتی حرەکەت، وەکو ناسر ناوی ناوە کەیفیەتی حرەکەت، ئەمە چۆنیەتیە، فرمانەکە نییە، حکمەکە نییە. حکم هەیە و چۆنیەتیش هەیە. باشە، ناسر پێمان دەڵێ لە عالەمی شەهادە و لە عالەمی غەیب زانینەگەیە ئێمە نیمانە کە زانینە بە ئەحکامی ئەخلاقی. باشە ئەم زانینە لەکوێ وەربگرین؟ ئەو دەڵێ هەر بەهۆی ئەوەی کە ڕوح هاتووەتە ناو جەستە، هێزێکی تری ڕوحی هەیە لە ناو ئینسانە، ئەویش سەمعە، یعنی بیستن. طبعا ئەم بیستنە جیاوازە لە بیستنی حیوانی کە هەستێکە تەنە، یعنی لە بیستنی حیوانیە تۆ تەنها هەست بە دەنگ دەکەی، حیوان هەست بە مەعانی ناکا. بۆ نمونە حیوان تەنها چییە؟ هەست بە دەنگ دەکات، دەنگێک کە عەزیەتت دەدایە دەنگەکە، فەرەزەن دەنگەکە زۆر بەرز بێت چی دەکات؟ عەزیەت دروست دەکات. دەنگەکە چوزانم جۆرێک بێ ئیزعاجت دەکات. ئەمە تەنها دەنگە بەبێ چی؟ بەبێ ئەوەی کە دەبیسترێ. چی لەو دەنگا دەبیستیت؟ من چی لە قسەکانی تۆ دەبیستم؟ یعنی قسەکانت خۆ هەمووی گوێم لێیە، بەڵام چی لەوان دەبیستم، یعنی چی لەوان دەخوێنمەوە، چ معنایەک لەوان وەردەگرم. کاتە بیستن ڕەبتی بەچیەوەیە؟ ڕەبتی بە حتمەن دەبێت معانیەوە هەبێ، نەک لەگەڵ ئەو فۆرمە دەنگەی کە من ئەگەر بێت و بیشیڵێم حیواناتیش دەتوانن بیبیسن. کاتی ئێمە قسە دەکەین حتمەن ئەم دەنگەی ئێمە هەر حیوانێک مریشکێک لێرە بێ دەیبیستێت، یا هەر شتێکی تر مادام دەنگی شتی تر دەبیستێت کەواتە دەنگی مریش دەبیستێت، بەڵام شتێکگەیە نایبیستێت. یعنی دەکرێت ئەوای ناو لێ بنین دەنگی منی گوێ لێ دەبێ بەڵام نایبیستێت. بەڵام کەسێکی تر ئەمە دەبیستێت لەگەڵەوەی دەبیستێ هەرسو کەوتێک بەپێی ئەمە دەکاکە من دەیڵێم. ئەلێرەوە دەڵێ ئەو هێزێکی ترەیە کەویش سەمعە. سەمع ئەڵێ تەنها ئەوەیە کە دەبیستێ و قبول دەکا و بە سوورەتی تەقلید. یعنی ئێمە دەڵێت تەمان لە ئەمە لە یەکێکی تر دەبێ بیبیستێ، ئەو دەڵێت کەسێکی تر دەبێ ئەم فرمانە ئەخلاقیانە ئەحکامی ئەخلاقی لە کەسێکی تر ببیسین و تەنها بیبیستین و چی بکەین؟ قبولیکەین. یعنی چی؟ یعنی ئیشی پێ بکەین، کارەکەی پێ بکەین. فرمانەکان ببیستین و قبولکەین کە ئیشی پێ بکەین. سەمع ئیشی ئەڵێ چییە؟ ئیشی وەرگرتن و قبولکردنە. وامەش بە سوورەتی دەڵێ تەقلید دەکرێت. یعنی چی؟ یعنی حەچی ئەو حکمە هات من چی بکەم؟ من بە تەقلید جێبەجێکەم. طبعا ڕۆشنی ناکاتەوە بە تەقلید یانی چی، بەڵام ئەوە ڕۆشن دەکاتەوە کە لە عالەمی شەهادە و ینی بە تەجربە ئێمە ناگەینە زانینی ئەحکامی ئەخلاقی. طبعا ئەمە کانتیش بڕوای وایە و ئەوانەی لە مەجای فەلسەفەش بڵێن، لە فەلسەفەشە ئەحکامی ئەخلاقی بە ئەزمون بە تەجربە وەرناگیرێن، بە تاقیکاری وەرناگیرێن. بەڵام کاتێ ناسر دەڵێ
تەقلید یەکسەر لێرە تووشی چی دەبێت؟ تەقلید چییە؟ تەقلید جۆرەکە لە تەرجەبەکردن. تەقلیدیانی خۆڕاهێنان لەسەر شتێک کە تەرجەبەی دەکەیت. ئەی ناکرێت تۆ لەولاوە بڵێ ئەمە تەجریبی نییە و لەم لاشەوە بڵێ ئێمە بە تەقلید وەری دەگرین و ناسر دەڵێ بە تەقلید وەری دەگرین واڵێ ئەو ئەحکامانەش بە وەحی لە ڕێگەی وەحیەوە دێن بەڵام ئێمە بە تەقلید لە ڕێگەی سەمعەوە وەری دەگرین.